پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا هەڵدەگیرێ و لە دوای هەڵگرتنی سزای پاشەکەوتی موچە دەنگۆی گرانبوونی نرخی کەلوپەل و خواردەمانی لە نێو بازاردا بڵاو بووتەوە. بەڵام لیژنەکانی قایمقامیەتی سلێمانی ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە و دەڵێن نرخ هەروەکو پێشتر وایە و ڕێگە بە هیچ بازرگان و فرۆشگایەکیش نادەن بەهۆی لابردنی پاشەکەوتی موچە و جوڵەی بازاڕەوە نرخ بەرز بکەنەوە. هیچ شتێک گۆڕانکاریەکی ئۆتۆ بەسەر نرخەکاندا نهاتووە. چاوی کامێرەکەتان لەگەڵمانەوە یاوەریمانەکەن کە ئێمە ئەپرسین لەو موادانەی کە ئەساسین و سەرەکین بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک وەکو برنج وەکو ڕۆن وەکو شەکر وەکو ئەو بابەتانی تر هیچی یەک گۆڕانکاری بەسەر نرخەکەیان نە لە تاکە بێتەوە گۆڕانکاری بەسەرا بچە ئیجراتێک. ئەگەر گۆڕانکاری بەسەرا بێت و بیانوەکەش ئەوە بێ کە پاشەکەوتی موچە لابراوە یاخود بە هەر بۆنەیەکی ئاینی یاخود نیشتیمانی یان نەتەوەیی بقۆزرێتەوە ئەمە بکرێت بە بیانوو بۆ ئەوەی کە نرخەکان دەستکاری بکرێن ئەمە قبول نەکراوە و ئەمە ڕێپێنەدراوە و ئێمە ئەو پەڕی ئیجرعات وەکو لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەگرینە بەرامبەر بەسەر پێچی کار تا حەدی داخستنی شوێنەکە شێڕۆی. چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت ئەگەر نرخ لە بنەڕەتدا بەرز نەبێتەوە ڕێگە بە بازرگانەکان نادەن نرخ لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەردا بهێنن. ئێمە چاودێری هەموو ئەو بازرگانانە ئەکەین، چاودێری هەموو کۆمپانیانە ئەکەن کە مەواد لە دەرەوەی هەرێمی کوردستان هێنن و بەداخەوە ئێمە ئەوە ئەڵێن کە تا ئێستا هەرێمی کوردستان تەواوی پێویستیەکانی ڕۆژانەی ژیانی خەڵکی لە دەرەوە هاوردە ئەکرێ. هەندێک تا ئێستا بەشی زۆری ئەو بازرگانانە کە چاودێری کراون و ئیجرعاتی یاساییان لەگەڵ کرا لە حاڵەتێکە ئەگە سەرپێچی تەواوی ئەو یاسا و ڕێنمان ئەنزیمانەیان کردبێت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پیادا ئەکرێ و جێبەجێ ئەکرێ. کەم تا زۆر کاری خۆمانمان کردووە. بازرگانێک دەڵێت هیچ کات ئامادە نین بەهۆی لابردنی سیستەمی پاشەکەوتی موچەوە نرخ بەرز بکەنەوە چونکە ئەو کاتە هیچ جیاوازیەکی نابێت بۆ هاوڵاتیان لەگەڵ ئەو کاتەی بەبێ پاشەکەوت موچیان وەرگرتووە. دەستی تجارەت زۆرە ئەوە تەسیر ناکاتە سەر بازار موچە وەرگێت و بەیانی بازار نرخەکە بەرێتە سەرەوە نەخێر ناچێتە سەر لە بازارە منافەسەی کەسابەت هەیە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام نرخی کاڵا و شتومەکەکان هیچ گۆڕانکاریەکیان بەسەردا نەهاتووە و لیژنەکانی قایمقامیەتی سلێمانی بەردەوام چاودێری وردی بازار دەکەن داواش لە سەرجەم هاوڵاتیان دەکەن لە هەر حاڵەتێکی گرانبوونی کاڵا و شتومەک پەیوەندی بکەن بە لیژنەکانی قایمقامیەتەوە بۆ ئەوەی سزای دوکاندار و خاوەن فرۆشگەکان بدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.